هەر بۆ قسەی خۆش بۆتان بژێڕمەوە جارێکیان بەڕێزان لە شوێنێکە بانکران بۆ ئەمە ساڵی چەند دەڵێم ساڵی 90ەکان بوو ساڵی 94-95 بوو بانکران بۆ ژنمارەکردنێکی تر باران و ئەوە بوو بەسیارە هاتن بە شوێنمە لەو سەرەوە کە من چوم وتیان وەڵا مامۆستا ئەمە دوو ژنمارەکردنەوە وتم چۆن بەم بتی بگەم وتیان ئەمە حازرن ئەمە بووکو زاوایەکە حازرێت نوری عەلاند و هەردووچیان بە یەک ڕازین و بەرامبەر یەک دانیشتن و گرفتێک نییە بەڵام ئەوەی تریان لە بایی ئەمەدا لە خوێنبایی ئەمەدا ئەمە ژنبەژنی گەورە بە بچووکە ئەمە دوو منداڵی تریش دەبێت لە گمارە بکرێن وتم ناشتیوان نابێت وتیان بەرە وەڵا کچەکە منداڵە کوڕەکەش منداڵە دەبێت ئەوانەشمان بۆ لە یەک مارەکەی وتم بەخوا من نەدەزانم ئەوەی مارەکەم هەر عیلمیەوەم پێ نییە و نە لە شەریعەتیشا بڕوام وایە دینی عەدلی خوای پەروەردگار شتی وای تێدا بێ منداڵێک لەسەر بێشکە مێماریکەی لەسەر کوڕێش کرد کەلیش لەسەر بێشکەیە لە ئێستاوە ئەمانە ژنومێر بن وتم شتی وان نابێ زۆر نەسیحەتم کردن قسەی خێرم کرد بەو تەمانەش کە یعنی نزیکی 30 ساڵێک لەمەوبەر تازە مەلا بووم نانبیست وڵا لەو سەرەوە کە مەلیسەکان خەریب و تێکچێت لوتەلا بوون لە من خوا حافیزیم کرد کەس نەیگوت با بە سیارە بتگێنمەوە تا گەیشتمە ماڵەوە هەموو لەشم تاڕ بوو یعنی هەر کەس خوا حافیزی لێ نەکردم کە من بابەتەکەیان خەریک و لێ تێکدەم نەسیحەتە خێرەکانیان وەرنەگرت لە دواییدا لێم پرسیینەوەتم ئەرێ ئەو بابەتە کراوتیان ئەرە وەڵا لە دوای تۆ چون مامۆستا فڵان کەسێکیان برد مامۆستا هەر ئاوی لێ نەخواردوتەوە وتیان چەند بدەدەنێ وتیان چەند دەدەوتی 50 دینار 50 دیناری سوئیسی ئەو کاتە وتیان مامۆستاەوە 50 دینار وتی دە هەر مشکلەم نییە وتیان ئەخە مامۆستا دوانیان منداڵن وتی تەمەنیان چەندە وتیان وەڵا کچەکە 3 مانگە ئەو کچە لەسەر بێشکەیە لەناو بێشکەدایە 3 مانگە ئەهوو کوتی با بە 3 مانگ یەکجار تەمەنی زۆرە و هەر کچە عازەبە والله من پارەم بدەیە بەس کچ بێ و لە ناو سۆنەرە دەرکەوت بێ سۆنەر دەری خستبێکە کچە لە ناو ژسکی دایکیان مارەی دەکەم بابا هەیە بە سۆنەر دەرکەوێ مارەی دەکە ئیتر ئەمانەمان هەن بەڵام ئەمانە گوناحە مامۆستایانی ئاینیان هەموو پێ ناشرین بکرێ مامۆستایانی ئاینی بەڕێزی ئێمە جێگەی متمانەی خەڵک بوون و ئێستاش هەروان خەڵک ئەگەر لێ بقەومێ ئافرەتەکە ڕاکە کچێک ڕاکە لە ماڵی باوکی چۆتە ماڵی مامۆستایەکی ئاینی چونکە وەکو ماڵی باو بینراوە